سلااوتان لەبێت بینەرانجی لە هۆڵی بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری هونەری سۆران دیارە ئەمڕۆ لە ساڵیادی جینۆسایدی ئێزدیەکان چەند بڕگەیەکی هونەری لێرە بەڕێوەچێت و دواتریش بە هاوکاری و پاڵپشتی نووسینگەی بەڕێز مەلا مستەفا بارزانی تۆڕی ڕێکخراونە حکومیەکانی سۆران یەکەمین پێشبڕکەی هونەری و ئەدەبی لە ئیدارەی سەربەخۆی سۆران ئەنجام دەدات کە ئەوەی دەبین ئێستا لەسەر شاشەی زاری کرمانجی دەقیقەیەک وەستانە بۆ گیانی پاچی شەهیدانی کوردستان و دواتر بڕگەکان دەستپێکە لە هۆڵی بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری هونەری سۆران. دەبێت ئاماژە بۆ بکەم کە لەسەر ڕاستپاردە و بە فەرمانی مەسرۆر بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئەمڕۆ لە تەواوی هەرێمی کوردستان دەقیقەیەک وەستان بۆ ڕێزگرتن لە گیانی پاچی ئەو ئێزدیانەی کە بە جینۆساید کران. بۆیە ئەمڕۆژ لە هۆڵی بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری هونەری سۆران چالاکیەک بەڕێوەچێت. ناحکومیەکانی سۆران بەشی ڕۆشنبیری و هونەری پێشبڕکێکی هونەری و ئەدەبی بۆ بەڕێوەبەرانی ئیدارەی سەربەخۆی سۆران ئەنجام دەدات. جێگای باسا نووسینگەی جەنابی باب بۆتە چەتری کۆکەرەوەی سەرجەم چین و توێژەکان و بەدیهێنانی ئامانجەکانمان. بێگومان هەمومان هەستمان بەوە کردووە دوای ئەوەی کەوا ڕێکخراوەکانمان سەردانی نووسینگەی جەنابی بابیان کردووە بەدەست بەڵاوی نەگەڕاونەتەوە و هەمیشیان جەنابی باب هاوکاری گەنجەکانمانی کردووە. ئەگەر سەیری بکەن ئێستا گەنجەکانمان بڕوانەمەشان زیاد چونکە پێشتر بۆ شۆڕازە چالاکیەکان ئەنجام نەدران. اینجا چ چالاکیەکی تایبەت بە توانە و بەهرەی ئێوەی گەنجولاو. عزیزان، لە دەسەڵەتی جینۆسایدکردنی شنگال و بەڕزراگرتنی ئامیادا داوا لە مامۆستا شاناز سەلیم دەکەین بفەرموون بۆ لابردنی پەردە لەسەر تابلۆی تایبەتی خۆی و داوا لە هەریەکە لە بەڕێزان کاک فەرمان کارگێری لەقیدار، کاک ڕەجەب زوبێر قایمەقامی سۆران، مامۆستا دڵبان بەڕێوەبەری وەبەرهێنان، کاک دڵشاد سادق نوێنەری جەماوەری، مامۆستا باپیر و کاک ئەرسەلانەکەی دوای پەردەلادان لەسەر ئەم تابلۆیە بفەرموون و ئەم مۆمانەمان بۆ بکەن. کاک مەولود بەڵام پێشبڕکێک کۆمەڵێک بڕگەی جیاواز لە خۆ دەگرێت شێوەکاری وێنەکێشان هونەری شێعری و کورتە چیرۆک کاری دەستی چنین بیرۆکەی هونەری ئەمانە هەموو ئەمڕۆ کە تۆ ڕێکخراونە حکومیەکان لەژێر چاودێری نووسینگەی مەلا مستەفا لە هۆڵی بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری هونەری سۆران ئەنجامێدا. دیارە ئەم پێشبڕکێ چەند کاتژمێرێک دەخایەنێت بۆ ئەوی کە لیژنەی هەڵسەنگاندن هەیە بۆ ئەوی بزانن ئەو بیرۆکە و ئەو کورتە چیرۆک و کاری دەستیەوانە چۆن هەڵسەنگێنرێ. ئینجا بڕیار لەسەرەوە درێ کە چێ پلەی یەکەم و دووەمەوانە بەدەست بێنێت. ئێستاش لێرە تابلۆیەک ئامادە کراوە پەردەی لەسەر لادرێ بزانم تابلۆکە گزارش لە چیەکە دیمەنەکانی مەراسیمە کەشتان بۆ ئەگوازینەوە. هەمووی با نەبژین تۆ بەس با تابلۆیەکەی هەڵدەشەوە کاتی مۆمەخان تابلۆکەش کاک ڕەجەب کاک فەرمان فەرموون بۆ پەردەلادان لەسەر ئەم تابلۆیە
Olacak esta o öğretmenin kanuşahatu zorlaması kartından yapacak. شانس خان سلااوت لێبێت ئەم تابلۆ گزارش لە چێکە کامڕۆ بەردەی لە سەلادا خۆی سەرەتا بەخێر بێ ئەم تابلۆ هەر بەخۆی کە دیارە یادەکە یادی جینۆسایدی خوشکبرای زیدیەکانە لە شنگال کە 10 ساڵ پێش ئێستا لە ڕۆژێکی وەک ئەمڕۆ ئاوان جینۆساید کران ئەم نیشویستم پەیامێک بگەینم لە تابلۆکە پەیامێکی بە کورتی ئەو یادە بەبیر هەموو جەماعەت بێنماوە کە لەو ڕۆژە بە منداڵ و ئافرەت و پیر و گەنج هەموو بوونە قوربانی دەستی ئەو خوێندنژانەی کە بە داعش ناو دەبرێن و تەنها ویستم لێرە پەیامی ئەو ڕۆژە بگەینم کە سێی هەشت ڕۆژێکی لەبیر نەکراوە لای جەماعەتی کورد. خاشان هەز لێرە چەند مۆمێک داگیرسێنران لەلایەن بەرپرسانی حزبی و حکومی لە سنووری دارەی سەربەخۆی سۆران ئەوەش وەک یادێک وە ڕێزگرتنێکە لە قوربانیانی جینۆسایدی ئێزدیەکان کە ئەمڕۆ لە سەرانسەری هەرێمی کوردستان لێرە خولەکێک بە بێدەنجی وەستان بەڕێوەچوو هاوکات دەمەوێت پەیامی یەکێک لە بەشداربووەکانی شوەرگرم کاکەر سەلان ماندوو نەبی کاکەر سەلان سلااوت لێ بێت بەچی بەشداری کردووە لەم پێش وەڵام من وەکو شعر خوێنەوە بەشدارم کرد چیت ئامادە کردووە کرێ پێم بڵێت لا شتێکم ئامادە کردووە کە حەزەکەم دوایی ئارەوەڵا باشە چۆن دەڕوانی ئەم جۆرە پێشبڕچیانە گرنگە وەڵای یان من ئاگام لێ نەبووە یان ئەبێ بڵێم خۆزگا خوازم کاوانە بەردەوام بێ شتی چاکە سپاس بەڵێ وەک گوتم ئەمڕۆ ئەم چاڵاکیە بەڕێوەچێت لە هۆلی بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری هونەری سۆران عەلی شەریف خۆشناو سەرۆشت تۆڕی ڕێکخراوە حکوومیەکانی سۆرانیش هەندێک گفتوگۆ لەگەڵەکەم کاک عەلی چاڵاکی ناوڕۆژ چاڵاکیەکەم بۆ باس بکەن سەرتا بەخێر بێن ئێمە وەک تۆڕ ڕێکخراوە حکوومیەکانی سۆران لە ژێری نووسینگە ڕێزدار جەنابی مەلا مستەفا بارزانی و بە سەرپەرشتی دارەی سەربەخۆی سۆران هەڵسانین بە بەرز ڕاگررتنی ئەم یادە پیرۆزە کە دێن ساڵ یادی جینۆسایدکردنی خوشکبرای زیدیەکانمان لە شنگال بوو بەڵام ئێمە چاڵاکیەکمان لە ژێر نووسینگە ڕێزدار مستەفا بارزانی بوو لەم ڕۆژەمان ڕاگەیان تاوەکو بتوانین هەڵسەنگاندنێک بۆ ئەو بەهرەمەندانە بکەین کە بەشداری لە پێشبڕچێی هونەری و ئەدەبیان کردووە کە پێکاتوە لە 120 بەشدار بوو تاوەکو بتوانین ئەوانە بەهرەمەندی خۆیان بسەلمێن و وەکالەسە بکەین. ئێستاش هۆزانبان بورهان زێباری لێرە بە چەند پارچە شیعرێ لەگەڵ بەشداروان ئامادێ و گوێی لێ بگرێت. ومواجهة تنفيذية الشبهات والنهضة وما شهيد جدا وما قرصات جدا وما قاتل هاددا وما شوالش لذلك لما مصاصي تحمل سفرك ومن بەڵێ ئاجان ئەوەی بینتان وەک گوتم هەم ڕێزگرتن بوو لە جینۆسایدی ئەزدیەکان هەمیش پێشبڕکەیەکی هونەری و ئەدەبی ئەمڕۆ لە ژێر چادر نووسینگە مەلا مستەفا تۆ ڕێکخراوە ناحکومیەکان بەڕێوەی دەبات لێرە ئەم چاڵاکیە چەند کاتژمێرێک دەخایێنێت و هەر لەم چاڵاکیە هۆزانبان بورهان زێباری بە چەند هۆزانێک بەشدارە بەڵێ